نەگەڕانەوەی ئاوارەکان بۆ شوێن و ماڵ و ژیانی خۆیان دیارە بابەتێکە کە دەبێت لەسەری بوەستین. بەڕێز هەرمان میرزابەگ وەکیلی مێری ئێزیدیان ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. کاک هەرمانم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24. کاک هەرمان، ینی خۆتان دەزانن کە ژیانی ئاوارەیی و ناو کەمپەکان ژیانێکی زۆر سەختە، بەڵام بۆچی ئێستا هەتا ئێستا شنگالیەکان نایانەوێ بگەڕێنەوە سەرزێدی خۆیان؟ هۆکارەکەی چییە؟ سوپاس خوشکێت بەرز ڕاستی ئەوا ئیرۆکەل کەمپا و ناوا کەمپادا ڕاستی ژیانەکە نەخۆشە بەلێ هەکە هەر هۆ سابتن و بەردەوام بتن وەکو مەعسکەرێکی بە شنگار ئەس بینم شنگار جیێ نەکو بەشەر لێ بحەوێتن جیێ مەعسکەرێکیە خەڵکی مە ئێزدی ناوا کەمپادا ئارامیا خۆ بەتر بینتن کو کوردستان حکوومەتە و هەی قانونێک وان پارێزتن ژبەروان ئەگەراک و هەموو حالێکی بخۆ دەستنیشانت کەتن و نەزەڤرتن ئەلوێ دەرکێ ببینێت ژبەر چەندین هۆکارە ئێک هەکە چۆ شنگارێ vêt kesek hebût xulwam kete xudan çû kesîne xulwam kete xudan wê derkê dema çitin xizmetguzarî û destê harîkariyê ew nîne ku pêşkêşî wan ketin xelkekî belingaza heyvek du heyv sê heyv diqqetî netin belkî piştî hingî çû ew hêlêtkarî nînin ku kar biketin an tiştekî biketin û ya dî jî emniyeta şingar ne guncaya ku ev grupê çekdar rojana خەڵکێکی تووشی بۆمبەبارانێت کان وێ خەڵکێکی شناوت بان زڵم و زۆرداریەکی خەڵکێتکان سەروی ئەساسی یعنی ئەف خەڵکەی مایت ناوا کەمپادا بڕاستی بدیتنا من وەکو ملەتێ من هەتا حکوومەتێکە خۆجەیی کوە گرێدایی حکوومەتە عراقی و حکوومەتە هەرێمێدا بن چاودێریە منەظماتی دەولیدا نەبت بڕاستی ڤەگەراوان دی ئاریشا بوان دروستکەتن. باشە. هێژای هەرمان جواتە بلندا ڕۆحانیا ئێزیدیان میری ئێزیدیان دەرحەقێ دەرێخستن و نەمانە گروپێن نەشەرعی نەیاسایی لە شنگالێ چ کریە لەسەر ئاستێ عێراقی و لەسەر ئاستێ ناودەولەتیژی دەزانن پێشتر گەلێک جارە هەوڵ و خەبات هەبوون لێ دەرئەنجام هەمیشە سفر بوونە هەون دەزانن حتا ئەڤروکە ئێوارێژی دیسا شنگال هاتیە بردومانکردن ئارمانجکردن ژە ئاریە ئارتێشا تورکیەوە یعنی سەدەم ژیەکێ زێدەترن بە تایبەتی ji بوو دەرخستنە گروپên çekdarên neyasayî hewa çi derencamek yan jî umêdek heye gelo تأكيد الجل حكومة عراقي والجل حكومة هرمي الجل دولة زلهزة جهاني ما رونشتن هابينا أو رونشتناجي ما مناقشة كدور دريش واكليكا سبب رئيسي تشيا كرشنغاري رودة إيروكاف خلقا نزفرتن ايك شوانجي أو جروبي تشاكدارت كو نياساي الشنغار خو ساباندين أو ساباندين أكو خو الشنغار ساباندين جبر چند اگرن او جبر مصالح تخونو خلقي متى كبداتن بيجا او منظمه جي او دوله زلهيجي بيجن يعني براستي قضيه ازديا قضيه كانساني بين نفن بريد شكداري وقوتها في كاري بكن وان نفت خلقي مدي ساتوشي نهامات يكاديبتن جن قلت فرمانه كراي درباز بوي وقتي اف حلول او مجلس روحاني جي واضحيه قلتي كو امل قلداينا كو يا ثابت سپاندن اداره شنغاري يا شرعي بظفرة الشنغاري او رقفتنا ايروكتنا بين حكومة هرمي بغداد دا و يو ان دا بيت جيبجي كرين او خالت مصلحتها خلقي دا داخلك جيانا خوب بتسهري بله باشا بلام هوكار چیه که ڕێکەوتنەکەی شنگال جێبەجێ ناکرێ ینی خۆتان دەزانن حکوومەتی عراق بڕیاری دابوو لە ماوەی 6 مانگدا تەواوی کەمپەکان دابخات بۆ ئەمە پێویستت بە ئامادەکاریە پێویست بەوە کات کە ئەم ئاوارانە دەگەڕێنەوە شوێنی خۆیان کەش و هەوایەکی گونجاویان بۆ دابین بکرێت بەڵام یەک لەوانە کە ڕێکەوتنی شنگال لە زۆر گرنگە بەڵام جێبەجێ ناکرێ هۆکارەکەی چییە؟ او جروبت چکدار الویدر ده هوکارت وان اون خوب خلقی وان ازدیاب خلقی خو نابینن ازدیا هو صاد بینن کو
ملەتە کەوت بێتە شەرعیەتی پێوەرگرتن گەل جیهانێژی ئەوانژی ئەو ئیدارە نینە کوێ خەلکێ ڕێڤە ببەتن و گەلوێ خەلکێدا بتن ئالێ دیڤە گروپێ چەکدار وەکو حەجدا شعبی و پێکەکە هەلێکیدا دەستی داینە یەک و دوو نەکوژش بەر مەساڵحێت ئێزدیا بەرکوش بەر مەساڵحێت خۆێت ئێت شخصی ئەوان بێتە خۆلوێ دەرکێت سەپینن نەوێن ئەف خەلکە بزەورتن هەکە خەلک بزەورت ئەوان وانژی نەوێت خەلکە بزەورت بوان ئالۆزی چێت بتن نهۆ هەموو پیلانێت خۆی ڕێڤەت بن هەر شتێکی بێتن بۆ شنگارێ ئشعالیێ ئیدارە مووسلڤە وانڤە هەمووی دەستی خۆ سەردادگرن دەستی خۆ یعنی چوت دنیادا نەبیە گروپێک چەکدار دەستی خۆ سەر مستەشفادا بگرن دەستی خۆ سەر قوتابخانەدا بن خزمەت گوزاریت عامدا یعنی کو یەک پێتەوی خەلک بژیتن و ژیانە خۆ پرێڤە ببەتن دەستی خۆی سەردادگرن ئەف سەبەبا ڕئیسیەک و خەلکێ ما نەقارت بزەورتن یعنی وەکە تا مستەشفە نەبتن ڕۆژانە خەلکێ ما وێتێتە شەهیدکردن نحقی ڕاستی ظلم و زۆرداری ئەوانتی تەگرن باشە هێژای هەرمان ئەوە توژێ بەحەز دکەی ئەوە هەموو هەر کەس زانە زێدەی 7 ساڵایە شنگالی دناف چادران لە سەرما و گەرمایەدا دووری شنگالێنە پێشتر هەفتەی فەرمان بەسەری ئێزدیا هاتبوون ji ber ئولاوان ji ber کوردیتیاوان لێنها شەڕە لەسەر دەموگرافیا شنگالێ ئایا di مەسلحەتا کێدایە ڕەوشا شنگالێ ئاسایی نابیتن مەسەلە تەنێ گرێدایە حکوومەتە عێراقەیە یانژی دەستێ دەرەکیە ناهێلیتن شنگال vەگەڕیتن بۆ خودانێن وە تو دزانی لەسەر ئاستی حکوومەتە هەرێما کوردستانی چەندین جاران داخواست هاتیەکردن ئەفریکەفتنە بهێتە جێبەجێکردن کەوابی و ناهێتە جێبەجێکردن کی سوودمەندە سوودمەند ئەون یعنی و خەلکێ گەل حکوومەتە هەرێما کوردستانیدا گەل خەلکی کوردستانیدا چاکی و باشیت حکوومەتە کوردستانی و ملەتێ کورد گشتی گەل خەلکی خۆدا کردی خەلکی شنگار vê berçavit zanitin sibê xelkê şingar bizivritin her dîsa piştevana gel vê hikûmetê van dam û dezgehê ku harîkariya wan kirî evan nevêtin yani ku ew rêkeftin cêbecê bitin nafê rêkeftinê da tekît hêzet pêşmergehê û dêzivirina şingarê ewan divêtin hemû şiklekî dijatiya vê çendê bikin sebeba reîsî ew e û xelkê me jî divêtin ev وەکو پێشمەرگە ئەول گەلدا بندا بزەورن چەنگ و vê pêk ve jiyanal Kurdistanê dibînin rastî xwe dibînin xelkê vê deverê dibînin hema her careke kesekî dijatiya wan biketin an rêgiriyekê li wan biketin hikûmet bi rêka qanûnê bi rêka heqiyê ku piştevaniyê li wan diketin rastî wan jî divêtin ev heqiye li wê derkêjî biçesp bitin ewan grupa pê nexweşe hikûmeta Kurdistanê û وخاصة حكومتها يعني كو بارتي كل ويدركي دس قرار بتن اوان افتشتان نافيتن بيتا انجام دان بيجا همو دجاتيا كده نه بس برياشنگاري تديب قالك آلية دي سياسي وجي مگر تني اقتصاد كردستان تبيني دجاتيا ماده يعني 13 و 14 يا بوجا عراقي هزارات شتي ديجي افاجي جزء اكشوي جزئيه ازديجي جزء اكش كردستان انا نافين جي جدابن بله زۆر سپاس بەڕێز هەرمان میرزابەگ وەکیلی میری ئێزیدیان سپاس کە لەگەڵمان بوویت